باش سڵاو ڕێز خۆشەویستانی من ئەم شەویش هاتوومەتەوە خزمەتان بۆ کۆمەڵێ قسە و باس هیوادارم کە سوودی هەبێ بۆ هەموو لایەک لەسەر ئەو هەموو دز و درۆزنە قسەکانی خۆمان بکەین وردە تا هەموو بەڕێزان کۆبنەوە و کاگارامیش لە خزمەتان هەبێت سەر دیدەکانی من هاتن ئازیزانی من سەر چاو تا نەقڵمان کرد بۆ هەندێک شوێنەوە بەخێر بن سەرچاوی ئارام ئەحمەد هاتن یاخوا بەخێر بن سەر ڕۆح سەر دڵ سەر دیدە ئەوەشمان تەرتیب کردووە بۆی کە سوزانم تەرتیباتیشی لێ بکەین بەخێر بن سەر چاو والله ئەم شەو هەچی دز و یەکێتی و پاتی هەیە یەکەم بە فیلم قەسەم بەخوا قەسەم بەخوا ئەم شەو کارێ بەو دز و زانی یەکێتی و پاتی یەکەم ئەڵێن چی ئەڵێ سەرما بە فەقیری نەکرد بێت بەخێر بن سەر چاوانی منات بەخێر بن جارە بەکرد پەتاتەوە دەست پێکە سێم ناوە هەندێک پەتاتە خڕاڵن کوڕی باشە خامیدەتێکی سەیرمانی خواهان تعالە سڵاو سەر ڕۆح یەک دوو دەقاواسین تا هەموو بەڕێزان کۆبنەوە دوایەشە ناو قسە و باسەکانەوە ئەوەی کە هاو بەخێر بێ ئەوەیشی نییە ئەوە دوای بۆ خۆی گوێ لێگرێتەوە هیچ کێشەمان نییە نانە دەست پاراستن نییە لای ئارام ئەحمەدەوە شتیوە ناخوا ڕاستی یا شمولی من ناکەن لێم نایە دەموچاوشتم نایە دەست پارێزم ئەوە زۆر ناخۆش بێت بەرحاڵ خۆشەویستانی من هەمووتان بەخێر بێن سەر چاوەکانی من هاتن هیوادارم کە لە هەر گۆشە و کەنارێکی ئەم دنیایە هەن ساخ و سەلامەت و بەکەیف بن لە بەشی یەکەما باسمان کرد کە کۆمپانیای ئەزمەر سەر بە گروپی نۆکانە تاوان نۆکان و ئیدارەی گشتی هەموو ئەو دەڤەریان هەڵوشیوە خواردویانە تاوان ئەمە لە سەرەتاوە دێری سەیمەجی سەرپەرشتی کردووە لە دواییە بەکرد پەتاتە هاتووەتە ناو ئەو کۆمپانیای و بۆ بەڕێوەبەری گشتی ئەو کۆمپانیای ئەو کۆمپانیایش لە ناو فڕۆکەخانەی سلێمانیایە خاوەنی بەشی هاندلینگە کامەش بەنزین بە تارەکان ئەفرۆشێ و زۆر کاریتریان هەیە بۆ خۆیان پارەی تاپەیاک خواردن ئامادەکردن و فڵانە فیچار و هەموو ئەمەی تێدایە جا من لێرەیە زۆر خۆم بۆ بەکرد پەتاتە ماندوو ناکەم بەڕاستی وە خۆشم بۆ عەبدولسەمەد موحسین زیاب کە لە سەدا 31 شەریشی بەکرد پەتاتە بوو لەسەر ئەوەی زۆر قسە ناکەم تاوان بەکرد پەتاتە پیاوی شێخ ئەحمەدی نۆکانە لە 2005ەوە کە کۆمپانیای ئەزمڕیان دامەزاندووە و پشت و پەنای بەکرد ئێستا وای لێ هاتووە پشت و پەنای بەکرد پەتاتەکان لە باشوور لەو منتیقەیە هەمووی شێخ ئەحمەدی نۆکانە بەڕاستی هەتا دێری سەیمەجی ئەم پەتاتەیە دەرەکا شێخ ئەحمەدی نۆکانی هێنێتەوە بەڵام ئێرە دوو سێ شت باسەکەم زیاتر وەکو نوکتە وایە بۆ مەسەلەی بەکرد پەتاتە کچێکی عەرەب کاڵێن زۆر جوان بووە بەکر سازی کردبوو بۆ کەسێکی دەستڕۆیشتوو کە ناوەکەیم لەلایە بەڵام ناوی نابم ئەمەوێ ناوی کچەکەش بپارێزم بەڕاستی چونکە خۆش نییە ئەتوانین ناوەکەیشی بەرین تا ئەم دەرەجەیە ڕۆشتووە کە کچ سازکە بۆ مەسئولینی سەرەوەی خۆی لە پێناوی ئەوەیە کە ببێتە هەمەکارە لەو فڕۆکەخانەیە و بە ئارەزوی خۆی بچێت هەتا بە وێنەش لەلامە کچە بێژەرێک کە لە کورتساد بوو ئەویش ناوەکەیم لەلایە بەڵام ناوەکەی نابم کە فەرمانبەر بووە لە کۆمپانیای ئەزمڕ ئێرلاین ئەمە دەنگی بەکرد پەتاتە بوو و پارەیەکی زۆریشی لە خەڵک سندە بوو جا تۆ وەرە کچ بیت دەنگی بەکرد پەتاتە بیت ئاخر بەڕاستی زۆر سەیرە یعنی ئاخر ژنان و کچان یعنی ئەم پارەیە ئەوە ئەهێنێ لە ڕاستیە ئێوە ئاواکەن لە خۆتان من تێناگەم لە حەقیقەتە بەڕاستی من تێناکەم بە درێژایی یەک دانە مانگی ڕەمەزان ئەم ئافەتەی لە سیتەک دانەوە لە باخەکان مەشروبەکەشی بۆ کڕیوە بەکرد پەتات ناشرینترین کاری ئەم بەکرە کە من زۆر ڕقم لەیەتی ئەوەیە کە ئافەتەکان ئەهێنێ دامەزێنێ لە دوای ماوەیەک مایەشی کەم ئەوەی کە ئیشی خۆیان تەواو کرد و ئیشیان پێی نەما بە تایبەتی ئەگەر جوان نەبێ ئەوە هەمویان دەرەکەن ئەیگۆڕن بە کەسانێکی تر
و ئەگەر زۆری جوان بێ ئافەتەکە ئەوە مەجای بۆ ئەکەنەوە بۆ باشترین شوێنەکان کە ئیشی تیا بکات. جا عەزیزان من جارجار حەزەکەم قسەی خۆشکەم برادەرێکی ئەها زۆری شارە حیاتەکە کە لای بەکری پەتاتەی ئیشەکە من ناوەکەی ناهێنم بەڕاستیە وتبی کاک بەکر ئەوە کەی هینمانەکەی خۆ زانی هینمانەکەی یعنی چی ئەمیش بەلای سێرە بێ ئەڵێ هینی چی یعنی چی ئەلەم بابەتانە برادەرەکەشی وتی بابە هەرچی دوو لە ڕێەوە ئێوە هەرچی ئەگیێن دوای ماوەی ئۆفیسی بۆکەنەوە ئەبێ بە ساحێبی هەموو شتێ منیش سەرم گرتووە بەڕاستی کەی ئەوامان لێکەی بووین بین بەخاڵی هەر هەموو شتێک جا ئێستا ئەم کۆمەڵگای ئێمە لە دەستی ئەم جەماعەتە خۆشەویستانی من لە دەستی ئەمانەیە لەبەرەوەی بابەتەکانم زۆر دوور و درێهینە زۆرە ئەم شەو لەسەر دزینی عەرزەی کەلار و گەرمیان و باسی مەسەلەی مەسول بازانی و باسی کۆمەڵی مەواڵسەوان زۆر سەری ناڕۆم بەڵام ئێستا کۆمەڵگای ئێمە بەدەستی ئەم بێشەرەفانەوەیە لە باشووری کوردستانە ئازیزانی ئارام ئەحمەد لە هەر مەجالێکە ئەمانە بۆیان بکرێ سەرقاڵی دزی و جەردەین زیندانی سلسێ هەیە کە حکوومەتی حکوومەتی فیدراڵە پێشتر کەسێک سەرپەرشتێکی بە ناوی مؤمین بوو دوای ئەوەی کە لەم فەتەی پێشوە کەسێکیان کوشت باشە یعنی بە گروپ کە مؤمین و سالم و شەماڵ ئەو گەنجیان کوشت مؤمین ئێستا لەوێ نەماوە شیعەحمەدی نۆکان ئێستا ئیدارەی ئەوەکە هینی ئەو زیندانە ئەم ئیدارەی گشتی ژواتە ئیداری پارەکۆکردنەوە ئەمانە ئەم زیندانە 2500 تا 3000 کەسی تێدایە دەرمانیان بۆ بن ئازیزان تریاکیان بۆ بن حەشیشیان بۆ بنە ناو زیندانەکەەوە گەنجی نێر ئەبەن ئەها هۆمۆ ئارم بابەتانە ئەیبەن بۆ نێربازی بۆ زیندانەکە ژنی سۆزانیان بۆ بن بۆ زیندانەکە کاتی مۆبایل و مۆبایلیان بۆ ئەبەن حتا مواجیان بە پارە بۆکەن ئەگەر نەخۆش کەون بیان بن بۆ خەسەخانەوانە بە پارە ئەیان بن جگەر لە خواردن و خواردنەوە و خواردنەوە کوحولیەکان و هەموو ئەلم بابەتانە بۆ زیندانیان ئەبن جا زۆربەی ئەم عەرەبانە کە لەوێ زیندانی پارەی باشیان پێیە ئەمانیش لە سێکسەوە بۆ هەموو شتەکان بۆ ئەم زیندانی ئەبەن ئەم جەماعەتی ئیدارەی گشتی و ئالم بابەتانە کە ئێستا دابانی شەدەڵە هەیە کە پیاوی قوبا تاڵەبانیە ئەم یاریانە ئەباتە پێشەوە دابان شەدەڵە لەگەڵ سۆرانە کە شەریکی فایقی مەعرەزی مجاسەفە شەریکی بابەتانەیە ئێستا خەریکی دروستکردنی سیارەی دەرعن ئازیزان لەگەڵ ئەم دابانی شەدەڵەیە لەگەڵ کەسێکی ترا بە ناوی سۆران چەمچەماڵی کوڕی کەسێکە بە ناوی عەبدوڵای زەنگەنە ئەمانە زیاتر لە ساڵێکە پەیوەندی باشیان هەیە و خەریکی ئەم کارن کە ئێستا لەو مەنتیقەیە ئەیکەن حتا بە ئاشکرا دەستیان گرتووە بەسەر مرووی سلێمانیە دوای دانانی عەمید عومەر لەسەر پێشنیاری سۆران بە مدیری ئەو مروریان بەتەواتی کۆنتڕۆڵ کردووە بە جۆرێک لە پاڵ دزی و جەردەیی و ڕاوڕوت و ئالم بابەتانە پێدانی ڕەزامەندی بۆ سیارە دەرعەکان لەلایەن عەمید عومەرەوە ئێستا دزی و جەردەیی ئەمانە ئەوەندە فراوان بووە بەڕاستی کە تەنانەت سیارەی بێسەرەتاییش ژمارە ئەکەن بۆ خەڵک و ئەیفرۆشن بە کورتیەکەی ئێستا مرور هی سلێمانی لەژێر کۆنتڕۆڵ ڕەحمەتی مەعرەشیەکدایە بە پشتیوانی دابان شەدەڵە کە ئەمیش بەڕاستی پێی قوبا تاڵەبانیە کارگەی دروستکردنی سیارەی دەرعی گول لە نەبڕ کە سۆران و فایق شەریکی ماوەی 8 ساڵ دووسیان کردو لە تاسوجە ئەمە ئێستا ئەم ئیشانەکەن ئەمە ئەوەشم پێوت خاڵی سێهەم کە بە کورتی لەسەر ئەمانە ئەڕۆم و دوایی ئەچمە سەر ئەسڵی مەواضعەکان گروپێکن لە کۆڵن ئەزیزان لە ئەڵمانیا ئەمانە پارە سپیەکەنەوە حتا کاتی خۆی بۆ نەژبەدین کەریمیشیان سپی کردبووە جا من هەمیشە ئەموو نەژبەدین کەریم دز و جەردەیە هەندێک کەسیان ناچێتین پیاوی چاکە و دکتۆرە و لە کەرکوو گواکە و کوردایەتی و کەرکوو چێریان بابەتانە بەڵام نەژمەدین دز بوو ئەم شەوی لە هەموو شەیەکی ناخۆشتر بێ تەنیا سەرقاڵی دزی بووە ئەمان نەژبەدین کەریم ئاسۆ ئەڵمانی گەورەترین دز کە لە پاڵ دەستی پاڤڵ تاڵەبانیایە ئەویش هەمان دزە شوانە عێزەت کە مەسفای نەوتی هەبووە کاتی خۆی حتا داواکراویشە لە دەسەی نەزاهە دکتۆر حامید ناوێ کارەکانی بەغدان بۆ بەڕێیەکە مەلایاسینی کۆنە گۆرەوی فرۆش کە هیچێکە لە مافیاکانی ئەم سەتەمە لە دەفەری سلێمانیە موعین کە فەریق ڕوکنە وە نەجات ناوێکیش ئەمانە هەموویان لە ژێر چەتری ئاسۆ ئەڵمانی کۆنە بەعسیە و لە ژێر چەتری مەلایاسینە خەریکی سپیکردنەوەی پارەن ئازیزانی ئارام ئەحمەد
مەلایاسین براکەی بۆی بەڕێوە ئەبا وەک یەکەمی دوای خۆی کە ناوی مرادە، ئاسۆ ئەڵمانیش کوڕەکەی بۆی بەڕێوە ئەبا وەکو یەکەم کەسی دوای خۆی، مراد و کوڕەکەی ئاسۆیش کە مراد و گوتم برای گۆرەوی فرۆشە، ئەمانە ئاڵۆزاوای یەکن، هەردووکیشیان دەرمانخۆر و حەشیش خۆن ئازیزانی ئارام ئەحمەد. و ئەم گروپە بە سەرپەرشتی ئاکۆ چەمچەماڵی کارەکانیانەکەن کە ئاکۆ کاتی خۆی لە چەمچەماڵ ناوی ئاسۆ بۆ دیارە ناوکردو بە ئاکۆ زاوای حەمید جافە، ئەڵێن حەمید جافیش کۆنا باسیە. باشە جا ئەم ئاکۆیە یا ئەم ئاسۆیە کە ناوەکەی ئێستا ئەوەیە لە سەردەمی دانای ئەحمەد بەجێوە، لە سەردەمی دزینی تەنکردنەوە و ئاودیوکردنیەوە خەریکی دزی و تاڵانیە. اینجا ئەچینە سەر ئەوە و دوای ئەوە ئەچینە سەر مەسەلەی مەسرور و باق و باد و فڵان و فیسار و ئانم بابەتانە. ئەم شەو تەحەملتان هەبێ ئازیزانی ئارام ئەحمەد. یەکەم ئەبێ هەمووتان ئەو ڕاستیە بزانن کە منتیقەی گەرمیان و کەلار و کفری و چوزانم دەربەنی خان و ئاوی سیروان و ئەمانە هەمووی تاڵان کراوە ئازیزانی ئارام ئەحمەد، هەر هەمووی دزراوە بەڕاستی. من یەکە بۆتان باسەکەم بۆی بزانن. یەکەم گوند و سیتیەکانی گەرمیان و داگیرکاری زەویەکان لەو ناوچەیە. ئەمە ململانەی نێوان ئەمەی کە پێرن حکوومەت و ئەوەشی کە پێرن حیزب وەکو یەکێتی نوێنەرەکانی قوبا تاڵبین لە گەرمیانە کە هەر یەکیان بەلای خۆیانە ڕایکێشن بۆ دزی و جەردەی خۆشە. یەکەم سێری ئەم پرۆژانە بکەن و جۆ بگرن بۆی باش تێ بگەن کە لەو وڵاتی ئێمە چیە گوزەرێ لە ڕاستیە، بەداخیشەوەم بۆەوەی کە خەڵکی ئەو ناوچەیە لە بەرامبەر هەموو ئەمانە بێدەنگن وەقسە و هیچ شتێک ناکەن. یەکەمیان کەلاری نوێ 600 خانووە، هەر خانووە لە 7 دەفتەرەوە دەست پێ یەکا بۆ 15 دەفتەر دۆلار. دووهەمیان دریملاند ناوجەرگەی کەلارە خانووەکانی لە 30 دەفتەرەوە دەست پێ یەکا بۆ 50 دەفتەر، ژمارەی خانووەکانی 140 دانە خانووە. سێهەمیان پرۆژەی لایف سیتی لەسەر ڕووباری سیروان، ژمارەی خانووەکانی 120 خانووە، نرخی هەر یەک دانەیان 40 دەفتەر دۆلار. چوارم پرۆژەی خانووەکانی کۆمپانیای سەرگرمە، ژمارەی خانووەکانی 1200 خانووە، نرخی هەر دانێکی لە 7 دەفتەرەوە دەست پێ یەکا تا 11 دەفتەر. پێنجەم پرۆژەی خانووەکانی کۆمپانیای بامۆک 1300 خانووە، نرخی لە 5 دەفتەرەوە بۆ 8 دەفتەرە. شەشەم پرۆژەی خانوو بە ناوی ئاسایش کە برازایەکی شێخ مقدادی گەورە دزی گەرمیان بە ناوی ئاگرین 1600 خانووە لە بەردەسوور. حوتەم هۆڵی بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری تێک ئەدرێ شوێنەکەی دەکێتە پرۆژەی نیشتەجێبوون، چونکە ئەمانە هیچ شتێک نازانن، دزینی عەرزە نیشتەجێبوون، نیشتەجێبوون دزینی عەرزە، ئەمە پیشیانە بەڕاستی. هەشتەم ڕۆیال سیتی تازە دەستی پێکردووە بەرامبەر پۆلیسی هاتوچۆی گەرمیانە. نۆیە شوێنێک نزیک زانکۆی بەردەسوور کە بەردەڵانە دراوە بە سەرمایەدارێ بیکاتە پرۆژەی نیشتەجێبوون. دێم چەمێک هەیە کە ناوی گوندەکانی سەی خەلیل و گۆپانی پیاڕوا ئەفو ئاو پیاە ئەڕوا بە ناو کەلارە لە نێوان گەڕەشی حەمەی کەریم و گازینۆ دراوە بە کۆمپانیایەک ئێستا بەری چەمەکەیان گرتووە و ئیشی لێەکەن بۆ پرۆژەی نیشتەجێبوون، ڕێک بەرامبەر ئۆپەراسیۆنی گەرمیانە بە پێ ئەو نەنشەیە کە بۆ منیان نردووە، دراوە بە ڕەحیم نایەک. 15 شوێنێکەیە پێ ئەوتێلی واڕەشەکە 160 ماڵی تایە ئێستا ئینزار کراون بارکن، ئاگرینی شێخ جەمال برازای شێخ مقداد داوای ئەکا ئەویش ئەکەن بە پرۆژە و ئەنم بابەتان. 12 لە کەلاری کۆن عەدنانی حەمەی دادەمینە ڕێبین تاها شوێنی پارکێکیان داگیر کردووە، خوێندنگەیەکی ئەهلیان تیادا مەزاندووە بە ناوی دواڕۆژ. و هەروەها پارکی ژینە کە پارچێکی گەورەیە لە ناو جەرگەی کەلارە داگیریان کردووانە بە کارتریا و مارکێتێکی گەورەیان تێدەداناوە، ڕێبین تاها سەرپەرشتیەکە. 13 31 دوکانی زەڕنگەرەکانی کەلار بۆ عەدنانی حەمەی دادەمینا دەرچووە، کەسێک سەرپەرشتیەکە بە ناوی بەرهەم تەها، پیشەی ئەم بەرهەمە مەحامیە، پارێزەری هەموو مولکەکانی عەدنانی حەمەی مینایە، برای ڕێبین تاهایە کە فەرماندەیەکی پێشمەرگەیە لە عەدنانی حەمەی مینا. ئەمڕۆ کە لەگەڵ ئێوە قسەکەم نووساوی ڕسمی ڕۆشتووە بۆ هەستی وێک زەڕنگەرەکەی کەلار دەبێت لە ماوەی 3 ڕۆژا چۆڵی بکەن، ئەمە هیچ ئەلەن چۆڵی ناکەین ئەگەر بەدیل شوێنێکمان نێنێکە بچنە ناوی. پاشان پرۆژەکانی ناحی سمودیش هەیە ئازیزانی ئارام ئەحمەد،
نۆژنیسیتی یەک ژماری خانووەکانی 600 خانووە کە هادی و مەهدی دروستیان کردو و نرخیان لە 6 دەفتەرەوە تا 8 دەفتەر دۆلارە. دووەم نۆژنیسیتی دوو ژمارەی ڤێلاکانی 160 ڤێلایە نرخیان لە 12 دەفتەرەوە بۆ 7 دەفتەرە بەپێی ڕووبەرەکە. سێهەمیان شاری شکۆ ژمارەی خانووەکانی 1200 خانووە نرخیان لە نێوان 6 دەفتەر بۆ 7 دەفتەر دۆلارە. چوارم پرۆژەی نیشتەجێبوونی کۆمپانیای گاردین ژمارەی خانووەکانی 1400 خانووە دوو جۆرە خانووی یەقاتە، 7 دەفتەر خانووی دووقات 16 دەفتەر. گوندێکی تر خەریکی تەواوکردنی مەعاملات و ڕیاکارەکانیان تا دەستی پێ بکەن بە بەمبەزمە. عەزیزانی ئارام ئەحمەد، ئەمانە هیچیان بۆ کەسانی کەم دەست و هەژار کە قەولیان بە خەڵک ئەدا نەهێشتۆتەوە هەر هەمووی خەریکی دزی و تاڵانی جەردی و ڕاوتە لەو ناوچەی گەرمیان و ئەلەم بابەتانە. من بلانەی حکوومەت و حیزب و نێرەکانیان باشە ئێستا لە گەرمیانە سێ بەشە خۆشەویستانی من. یەکەمیان تەرەفی حیزب کە شێخ مقداد ڕابەرایەتی ئەکا، تاوان شێخ مقداد بێشەرەفترین و دزترین و نابووترین و نائینسانترین ئینسانە لە ناوچەی گەرمیانە. ئازانی ئارام ئەحمەد باشە سراعێکی زۆر گەوریان هەیە لەگەڵ حکوومەتە شەق و شەڕەکانە کە ئەویش ئەمە باسەکەم نەماوە دەیانەوێ هەرچی بە قسەیان نەکا بیگۆڕن و کەسانی دزی نزیکتر لە خۆیان لە شوێنەکانیانە دابنێن. بەرامبەرەکانیشیان هەر دز و جەردەن سراعەکانیان هەموویان تەنها بۆ پرۆژە و پارەی گیرفانەکانی خۆیانە و شەریفیان تیان نییە لە ئەلف هەتا بێیان ئەوانەی کە لە گەرمیانە بەڕێوەبەرن. عەزیزانی ئارام ئەحمەد باشە دووهەمیان تەرەفی حکوومەت کە شێخ جەلال ئیدارەی گەرمیان ڕابەرایەتی ئەکا نیوەی کەمتری بەڕێوەبەری دائیرەکانی کە لەگەڵی نایەوێ بە قسەی شێخ مقداد بکە، بەڵام شێخزاد کەسێکی بێتوانێت بەرامبەر ئەمانە ئەم سەرعانەیان ئاوا هەیە بۆ خۆیان. باشە وەکو وتم شێخ مقداد گەورەترین دز و جەردەیە لە گەرمیانە. جا ئەمڕۆ ئاگام لێ بوو تەلەفۆنی کردو بۆ کچێک کە یەکەم بۆ ئازیزانی ئارام ئەحمەد لە چەمچەماڵ تەلەفۆنی بۆ باش بۆ کچەکە قسەی لەگەڵانە کەسێکی قسەی لەگەڵا کرد. دەخەت تۆ چی تەلەفۆن بۆ خەڵکەکەی مقداد ڕاستی تۆ دزێ زیاتر چیتر. باشە یا هادی و مەهدی دوو دز لە گەرمیانە ئاجان سەدان جار ناومان بردووە کەس نییە ئیجا لەگەڵ ئەم زانە بکە خۆشەویستان. عەلی شێخ محەمەدی شەریکیانە بەرزان مدیری شارەوانی کەلار باشە سامانی زەراعە وەکو وتم شەرزای ئیدارەی گەرمیان. بەستەنەکەی کەلار کە من نازانم بەستەنەی ژیانیشی بۆیان نردوون کە شوێنی زەیتون و ئالەم بابەتانەیە شێخ ئەحمەدی نۆکان و هێمنی پەروێزخان دەستیان بەسەرا گرتووە ئەیانەوێ وشیکەن وردە دوایی بیکەنە پرۆژە و خان و بەرەو ئالەم بابەتانە. بۆیە ئازیزانی ئارام ئەحمەد هەرچی زەوی دەدزرێت دەکێت یەکە نیشتەجێبوون لە ساڵ 50 ئەمە هینی شێخ ئەحمەدی نۆکانە. جا شێخ ئەحمەد کێ لە پشتیوێتی ئەو بۆ هەمووتان ڕوون نەبڕاستی باش نییە. حتا لەسەر جادەی کەلارە شێخ ئەحمەد بەرامبەر زانکۆی بەردەست و 600 شوقە کە خاسی خۆیەتی خەریکی دروستیان کردووە. نوێنەری قوبا تاڵەبانیش لەوێ هەر بە هەماش خەریکی دزیە و ئەم تەرەفە جەزای حەمەی سەمین ڕابەیەتی ئەکا لەگەڵ کۆمەڵی ڕۆژنامەنووس و خەڵکی بەناو ڕاگەاندنی بێلایەن و ئالەم بابەتانە کە هەمووی لەم پرۆژانە بۆ خۆیان ئەخۆن و خەریکی دزین. جا ئازیزانی ئارام ئەحمەد ئەمانە کێشیان لەگەڵ هەموو تەرەفەکانە کێشیان لەگەڵێکترا هەیە باش نییە؟ ئەمە ڕاستی مۆزوعەکەیە و سیراعی ئەمانەیش تەنها لە پێناوی پارەیە و لە پێناوی بەرژەوەندی خۆیانەیە. ئازیزانی ئارام ئەحمەد ماڵتان ئاوا بێ کەسی گیراوە لە گوندێ بە ناوی ساڵح ئاغا لەسەر تەجاوزات چونکە دوو شارەوانی هەیە دوو شارەوانی پێش و شارەوانی تازە سراعیان هەیە لە بینی ئەم گروپانەیە سێ مانگە ئەو کابرای گیراوە یەک کەسێ ناشێت بەلایە. باشە بەدبەختیان کردووە بەرینیان ئەم لە داخی ئەو داخی ئەو. باشە بۆیە ئازیزان لێرەوە بە هەموو کەسێ ئەو ڕاستی بزانێ ئەم سێ گروپانەی لە ناوچەی گەرمیان و کەلار و کفری و نازانم دەربەنی خان و ئەمانە هەیە یەک دانش شەریفیان نییە هەر هەمویان دزن هەمویان جەردەن باش بیزان باش نییە هەمویان جەردەن لە بەرەوبەری شارەوانی و ئەڵێ لە فڵان لە فیڵان کێشەی ئەمان کێشەی دزی و تاڵانیە. ئازیزانی ئارام ئەحمەد تیمی قوبات تیمی ئیدارەی گەرمیان تیمی شارەوانیەکان هەموو ئەمانە کەڕقیان لەیەکە لەبەر خاتری ئەوە نییە بڵێن وەڵام بەربوونە بەرزان و ئەوان شەریف بن ئەمانە خراپن هەموو ئەمانە خەریکی دزی و تاڵانی لەرەو ناوچەیە و ناوچەیان تاڵان کردووە بەداخی شەوم بەڕاستی کە خەڵک لەسەر ئەم مۆزوعانە قسە ناکەم. واتە شەڕی ئەمانە لە پێناوی چاکەی گشتیتان نییە بەڵکو لە پێناوی جیفان پڕکردنی خۆیان و دزینی عەرزە و تاڵانیە. بۆیە هەرچی ئەم گروپانە لە سەردێشی ئەڵێن هەڕێمیان ڕاستەکەن
هەموویان قسەکەیان ڕاستە بەڕاستی یعنی هەر سێ تیمەکە یەک لە یەک دستن لە گەرمیانە و ئەو ناوچیان بە تەواوەتی هەڵوشیوە ماڵتان ئاوا بێ ڕووباری سیروان ئازیزانی ئارام ئەحمەد درێژەکەی 9 کیلۆمەترە بۆ پارک و گەشت و گوزار کەشتێکی زۆر باشە وەکوم بەدەدا چوونم کردووە ئەویشیان کردووە بە 6 زۆن دابەشیان کردووە بەسەر کۆمەڵی خەڵکە ئەو ناوچیان بۆ شکڵە هەمووی دزیە و هەمیان تەڵێنی کردو حاکم قاسمیەکەی لە کەلارە ئەمانش لە ڕێگەی ئەوەوە جوتیارەکان هەر بە شەق دەرەکەن بەڕاستی ئەیکەن بە ڤێلایە بە چیەکەن بۆخوان ئیسنتاو ڤێلا ئەیکەنەوە لە 8 دەفتەرەوە تا 40 دەفتەر دۆلارە و بۆ شادا هەمووشی عەرەبەکان ئەیکڕن لە دواییە کە ئەو مەنتیقەیەش ئەبێ مەنتیقەی عەرەب نشین کردەوە پارەی نییە 40 دەفتەر بە ڤێلایەک لە مەنتیقەی ئاوی سیروان و ئالەم بابەتانە لەبەرەوە عەرەبەکان ئەیکڕن باش نییە بۆیە بە پێش سەرچاوەیە کە ئەمڕۆ بەدەستی من گەیشتووە لە گەرمیان و لە کەلار و لەوانە بڕیار دراوە 10,000 یەکەی نیشە جێبوون دروست بکرێ بەس بۆ دزی و پارە و تاڵانی باش نییە ماڵتان ئاوا بێ وەزعەکە وای لێ هاتووە کەسێکەیە بە ناوی عەدنانی حەمید شێخ معروف ئەمە بەڕێوەبەری سەندیکای کرێکارانی گەرمیانە باش نییە هەر ژنێ جوان بە تەکلیفی لێکات ئەگەر ژنەکە بەگوێی نەکا ئەوە شەڕی پێفرۆشێ یان نەقڵیەکە بە دەنگی ژنەکان بەلایە بەڕاستی ئەمە بابەتی مەسەلەی گەرمیان و دزیەکانمان تەواو کرد ئەچینە سەر مەسائلی ئاشبەتاڵی هەرێم و فڵان و فیسان و ئالەم بابەتانە گوێ بگن بۆ ئارام ئەحمەد و حەقتان نەبێت ئازیزانی من خۆشەویستانی من ئاشبەتاڵ هەرێمی کوردستان بە تەواوەتی بەرەو ئاشبەتاڵ ئەڕوا خۆتان نەزانن بەغدا وردەوە بەهێز ئەبێتەوە و ئەم دز و جەردانش بە درێژایی ئەم 33 ساڵە سەلماندیان کە جگە لە کۆمەڵە دز و جەردە هشتێکی تر 33 ساڵە هێندەی دزی و جەردەیان کردووە هێندە تعدایان لە ئابڕوو لە کەرامەتی ئەو میلەتی کوردە کردووە لە باشووری کوردستانە کە خەڵک ناوێت قسە بکە بڕواتان هەبێ نەوە بنەوە تا 100 ساڵی تر خەڵکی بێز لە حکومەت و دەسەڵاتی کوردیەکاتەوە باشە یعنی هەموونەوەکان تا 100 ساڵی تر بێز ئەکەنەوە لە حکومڕانی کوردی ئەم یەکێتی و پارتیە لە 30 ساڵە وایان کرد کە ئینسان بێز لە هەموو شتێ بکاتەوە بەڕاستی باشە حکومەتی کوردی ئێوە بڵێن بۆ چێ دروست بووە زەحمەت نەبێت بۆ چێ دروست بووە حکومەتی کوردی بۆ خەڵکی کوردستان نەخێر بۆ چێ دروست بووە بۆ کەسانی وەکو بۆ نمونە سەنا بەزنجی باش نییە یەک شەو سەنا بەزنجی گۆرانی بۆ کوڕەکەی مەسعود بارزانی و دەزانکۆیەکە لە دهۆکە لەکوێ بۆ بەیانیە یەک کۆمپانیا عقاراتیان بۆ دامەزراند خۆشی بە لاف و گەزافی لێ بوون بە خاوەنی کۆمپانیای عقارات ناڵێ ئەمەنەم ئاڕق کردوێتەوە وەحدەمتیانە ماوە بۆی ئەویان بۆ کردوم و کلکم لە ژێمشتیانە بەڕاستی حکومات ئازیزان کام حکومەت هی لەش فرۆشەکان حکومەتی دزەکان حکومەتی جەردەکان ئەم حکومەتە بەس کۆمەڵی دز و مافیا و لەش فرۆشی حەواندۆتەوە بەڕاستی باشە کەشی سەیکە ئازیزان گوێم لە کاکە حەمەی حاجی مەحموود لە سوورێنەوە ئەڵێ چین ئەبێ خۆمان ئامادە بکەین و بەرگری لە نیشتیمان بکەین کام نیشتیمان حەمەی حاجی مەحموود نیشتیمانەکەی هێڵی لۆف هینەکەی تۆ عەبەی براو ئەوەتەی لە نێویەک و خەڵکی دزی و تاڵانی حەمەی حاجی مەحموود کام نیشتیمان بەڕاستی خۆشەویستانی من ستالین لە جەنگی جیهانی دووهەمە کە نازیەکان پەلاماری مۆسکۆدان وتارێک ئەهات و ئەڵێ خەڵچینە وەرنە مەیدان دیفاع بکەن لە نیشتیمانەکەی تۆلستۆی و پوشکین باشە ئێمە کاکە حەمە لاپتۆپ پشتیوانی لە کام نیشتیمان بکەین بەڕاستی بەرگری لە کام نیشتیمان بکەین ئێوە پێمان بڵێن زەحمە نەبێ لە نیشتیمانی ئەم هەموو سۆزانیە لەم هەموو دەوڵەمەندە بێشەرەفە بەڕاستی پشتیوانی بکەین حاجی چۆلیەکەیە لە هەولێرە هەرچی کۆمپانیا و بەرهێنانی مەسعود بارزانی هەیە ئەو سەرپەرشتیەکە سێ بەشی هەولێران دزیوە بە هەموو دەوروبەرەکەشیەوە خۆشەویستانی من باشە ئەحمەد ڕێکانی هەیە ئەحمەی مەلاقار هەیە کۆمپانیای کار هەیە پشودزایی هەیە سیروان مامس هەیە نێشیرەوان بارزانی هەیە لەگەڵ دەیان و سەدان دزیترا کە هەموو ناوچەی بادینان و هەولێر و هەموو ئەمانیان بۆ خۆیان دزیوە و تاڵانیان کردووە باشە لە سێمانیە ئێمە چین بۆ نمونە بەرگری لە کام نیشتیمانە بکەین لە نیشتیمانی ئەم هەموو دز و جەردەیە کە لە باشووری کوردستان 30 ساڵە پشتیوانی بکەین لە چێ لە فاخر قەیوان لە شاسوار عەبدولواحید کە شەڕ لە تیکتۆکە منافەسەی مانڤان دامەکە بە هەموو عەقڵی خۆیەوە دیفاعکەین لە کیشوەرەکەی مەریوانی حاجی جەمال کە بووە بە خاوەنی ملیار دۆلار
دیفاعکردنی نیشتیمانەکەی کامەرانی تاپۆ تەنها مۆزەفێکی هیچ و پوش بوو لە شارانی سلێمانیە ئێستا بۆ بە خاوەنی 600 تا 700 ملیۆن دلار ئازیزانی ئارام ئەحمەد. دیفاعکەین لە خۆشناو، دیفاعکەین لە ساختەچێکی بوو نەوزادی نووری بەک کە خەریکی دزی و تاڵانی لە دەڤەری سلێمانیە کورە سلێمانی گۆڕ هەڵی تەکێنێ لەسەر عەلی کەمال و لەسەر عەلی بۆسکانی و لەسەر عەلی ناجی و دەیان سەرمایەداری شەریفەوە ئێستا بووە بەم هەموو ناشەریفە کە لە باشووری کوردستانە هەیە ئایزانی ئارام ئەحمەد. ئێمە بەرگری لە کامە نیشتیمانکەین زەحمەت لێبێ. ئێوە قیمەتان نەهێشتۆتەوە بۆ هیچ شتێ، نە بۆ نیشتیمان، نە بۆ خەڵک، نە بۆ مێژوو، نە بۆ عەرز، نە بۆ ئاسمان. کامە نیشتیمان بەڕاستی. ئێوە بێئەخلاقیتان بێئەخلاقن کاکە. حرمەتم بۆ ئێوە هەیە. ئێوە حیزەتیتان حیز کرد بە مانای کەلیمە. چیتان نیشتۆ لەو کۆمەڵگایە تا خەڵک دڵی پێی خۆی بە دیفاعی لێ بکات یا بیپارێزێ. دیفاع لە گوندی لوبنانی بکەین. شەوانە سێ ڕیز ئاوا خەڵک ڕیز بۆ سێکسکردن لە گوندی لوبنانیە. سێ ڕیز با باش بیزان نەک یەک ڕیز. ئەمە ئەو کۆمەڵگای ئێمە ئازیزانی ئارام ئەحمەد باش نییە. ئەمە واقعیەتی ئەو کۆمەڵگایەیە کە دزێکێک و حەمەی حاجی محەممەد حوسێن دانیشێ پیری ئاخی بەشەر وەڵا کاکە دیفاعکەین لەم نیشتیمانە کە نیشتیمان بۆ ئێوە ڕاستە عەبەی برا 500 ساڵە بەس وەزیرە کاکە چەندین کۆمپانیا هەیە هەر خەریکی دزی و جەردەیت باش نییە. پارتی 1000 چەکدارێ بۆ دائنێ لە شارەزورە 1000 لاتولوت و بێکار و چەورە ئەکەی بە چەکدار موچەکەیان وەرەگری لە پارتیۆی نیوەی بۆ خۆتە نیوێشی ئەی بەوان زەحمەت نەبێ. وەکو سەردەمی جاشایەتەکەی حیزبی بەعەز کە کابرا ئەبوو بە مستەشار بە نمونە 1000 ناوی ئەنووسی موچەی هەمووی وەرەگرت 500 بۆ خۆی 500یشی پارەکەی لولەیە نیوە بە نیوە بەڕاستی. ئەمەیە کام وڵات دیفاعی دەکەین زەحمەت نەبێ. دیفاع لە کوڕەکەی مەسعود بارزانی لە زانکۆ هەڵەسێ یەکەمە دوای 15 ڕۆژ قایش و قوش لە خۆی بەسێ و تەلەڤیزیۆن دەرەکەوێ ئەمە زانکۆ تەواوەکە ئەمە قوتابی یەکەمە لە زانکۆیە بەم دەمانچە و قایش و قوڕشەوە. دیفاع لە کام وڵاتکەین ئێمە زەحمەت نەبێ کام نیشتیمە. من هیوادارم حکوومەتی عێراقی هەتاوەکو تەیۆڵۆبیارە بڕوە هەتا پێنجیان بڕوە بەڕاستی. ئێوە چیتان کردووە کاکەجیان؟ چیتان کردو بۆ کۆمەڵگایە؟ مقدار لە گەرمێنە بێ بە ملوێنەر و دزی بکە نەخوێنەواری شیاکە لە قنی گەمژە ئەو بێ بەشت بەڕاستی ئەو بێ بە ملوێنەر هێمن لە مەرزەکە ببێ بە ملوێنێر عەباس بێ بە پاخاوەنی پارە چیاو نمنمم بە خاوەنی ملیار و ملوێن شاحمەی نۆکەن کە کون نەماوە پارەی تێنەکاڵی کابرای هینە مافیاکەی ئەوەی کۆڵۆمبیا ئەوانەیە باش نییە ئەمانە دیفاع لە چیە زەحمەت نەبێت. هەر بەڕاستی خۆشەویستان ئێوە پێتان وایە کە گەمژەیەک لە باشووری کوردستانە هەیە کە بەیانی سنی خۆی بنێ بە گولەوە دیفاع لەو نیشتیمانەکە کە سەر لەبەری دزراوە کاکە وەرە لە مەنتیقەی سلێمانیا بۆ شوێنێکە هەڵمیزە شوێن نێمیزی لێ بکەیت باش نییە. ئەگەر دامایە نەخۆشی شەکرێ هەبێ پێویستی بە میزەوە بیکا بەخۆیە بەڕاستی باش نییە یا ئەبێ گونی وەکو تۆپ ببەسێ بەڕاستی بۆ میزەکە مێبکە هەمیان داگیر کردەوە بەڕاستی. ئەگەر ڕۆژە لە ڕۆژان ئەوە بوو بە ئەم دز و بێشەرەفانە بڕۆن دیفاعکە لە حکوومەتە شەق و شەڕەکەی هەرێمی کوردستان کەشکن ئاسەوانیشی نەماوە بەڕاستی. ئێستا ئێران و تورکیایش وەکو یەکێتی و پارتی تەعاملیان لەگەڵاکەن وەکو حیزب ئەوش وەکو دوو حیزبی ئەوە نییە بەکرێ ژیراوە لە ڕاستی. ئەوەیە ئەمە ئەو کۆمەڵگایە کە مەسرور بوو بە سەرۆکی حکوومەت یەکەم وتاری من کە مەسرور بوو بە سەرۆکی حکوومەت وتم ئەم کابرایە زۆر خەتەرە بۆ سەرۆکی حکوومەت لەبەرەی ئەمە سەرۆکی دەستگای پاراستن بووە سەرۆکی دەستگای ئەمنیش چونکە دەستگای ئەمنیە لەسەرەوە تەنیا بڕیارەدا ئەوەی لەژە دەستیاتی هەموو ڕعیەتە تەواو هەموو بەڕێعەتی خۆی زانێ ئەمانە فێر بوون تەنیا ئەمر بکەن بێ قسەکردن بێ وەڵام ئەبێت تەنفیز کرێت. حکوومەتی مەدەنی بۆ کابرایەشی با بڵێن ئەمنی بەڕاستی ڕەبتیان بەیەکەوە نییە کەچی هەر لەو کاتان ڕێبینی ئەحمەدی لە تیڤی NRT و ئەوژی خۆشەویستان ئەیوت با تاقیب بکەینەوە بزانین کاک مەسعود چیمان بۆکە شەربەتی مێوژە ئەخە چی تاقیبی تۆ ڕێبینجێت تۆ بۆ ئێمە لە مەسعود بارزانی هەڵمان تڕان نۆرەی مەسعودە لە منە مەستەفا هەڵمان تڕان نۆرەی مەسعود بارزانیە ئەخە چی تاقیبکاتەوە ڕێبینی ئەحمەدی ئەخە چوار گەمژەی وەکو ئێوە بڕۆشن بیری ئێمە بوون بۆیە حاریقمان زۆر جوان لە باشووری کوردستانە باش نییە بۆیە کۆمەڵێشیاکە لە قنی پاتاڵ و ماتاڵ بوون بە کەڵەکە لە باشووری کوردستانە چواری وەکو ئێوە خوێنەوارەکانی ئێمە بوون لە ڕاستی
وێ مەسعود بارزانی قەت جۆرێش کەسێ ناگرێ حەسەن مەسعود بارزانی بەلاوە سەیرێت کەسێک بێ مناقەشەیەکا بەڕاستی بەلایەوە زۆر سەیرە پێی کفرە کەسێ مناقەشە بکا بڵێ نا کاک مەسعود ئەوە وان نییە ئەمەی ئەوەشتی وان نییە لە ڕاستیە چونکە ئەووا بار هاتووە قسەی یەکەمە وەگەڕانەوەی نییە ئەو ئاغایە خەڵکی بەڕایەت بەنمونە هێلکەیەک لەویا دانراوە باش نییە مەسعود بارزانی ئەڵێەوە بەردە هێلکە نییە هەموو ڕایەتەکەی ئەڵێ بەڵێ بەردە ئەرەوەڵا شکاکیان کرمە هەیە و تەلەفۆناکەی بە قوربانم کرمە هەیە قساکەین لایڤمانێ شەت بێ دوایی بلۆگەکەم باشە دەنە گەمژەیت باشە وەکو ئاغا بیرەکەنەوە جارە مەسعود بارزانی ئەمەنەی پێخۆشە پێ بڵێ برا گەورە باش نییە شابدن نییە شاناسی بە برا گەورەوەکە بەڕاستی بەس پێ بڵێ برا گەورەم ئەوە پێی خۆشە جام هەیە بوو بە مۆدێل ئازیزانی ئارام ئەحمەد هەموو کەس پێ و برا گەورە وای کرد جا برا گەورەیش بە هۆڵەندی ئەگەر تەرجمانیکەی ئەبێ بە خرۆتە برور خۆشەویستان خرۆتە برور بە زمانەکەی ماهیر حەسەنیش ئەبێ بە ئەخویە زەبەللاح حتا بە زمانەکەی کەمال کەرکووکیش ئەگەر حسابیکەی دەبێ برادەرێ بزۆرت ئەویان پێ خۆش کەشی قوبات تاڵبانی دەم لەوە هاتووەڵیشی دەم ڕۆژانە یەکێتی پارێزەری قوارەی هەرێمە کام قوارەی هەرێم قوبات ئەوەی کە لە گەرمیان ڕوەدا هەمووی تۆی قوباتجان تۆ دەست سەگەوە ڕاوەستایت با باش بیزانیت هەمووی تۆی قوبات تاڵبانی تو هەموو پارەیە چی بێکی ماڵێ ئاوا بێ ئاخوا پێم بڵێ بۆ کەیت ئەوێ ئەمە هەموو پارەیە بۆ کەیت ئەوێ قوبات ئەمە هەموو پارەیە کاکە تو ئەزانی ئەو هەموو ساڵە کە جێگیری مەسعود بارزانی بێ چی ملیۆن دۆلار وەرگتۆ لە نەوت و لە نازانم چی ئالەم بابەتانە خۆس بێنێ بە مەسعود بێوێ هەمووی بڵاو کاتەوە تۆ پارێزەری هەرێمی واللهی بەیانی 2008 شعبی بکەوێتە ڕێ بۆ سێمانی و پێنج و تەیڕۆ بیارە قوبات تاڵەبانی تۆ لە تاران جێگە نابێتەوە وا ڕاکەی بەڕاستی بۆی پارەکانی بخۆیت پاشان کام هەرێم شتێک هەیە ناوی هەرێمی کوردستان بێ بۆیە ئازیزانی ئارام ئەحمەد پارتی یەکێتی و حکوومەتەکەیان بچووکترین شەرعیەتیان نەبووە و ئێسای بچووکترین شەرعیەتیان نەماوە بەڕاستی حتا خۆشیان تااقەتی ئەویان نەماوە بڕن بەسەر بیشەرحێنن باشە وەکو تایسەکە ئەفو بیشەرعێن وەکو تایسە شەرعاندویانە بەڕاستی ئاش نییە حتا بنەماڵەی بازانی کە لەسەرەوە خاوەنی هەموو شتێکن و هەتا حدێکی لەکێتی جێگۆڕەکەی هینترە خاوەن بڕیاترە بەتەواو دەستی لە بنی هەمانەکە دەرچووە یەکێتی لە وێرانترە بۆیە ئەمە جۆرێکە لە ئاش بەتاڵ لە هەرێمی کوردستانە وەکو دیواریشی قوڕینەوەیە کە پاڵێکی پێ بنی ئەبە لە ئەکەوێ بەڕاستی داڕزاوە تەنها یەک پاڵی ئەوێ کە خەڵک لەوێ بنێت هەتا یەکێتیش ئەمەندە وەزعی خراپە لە هەڵبژاردنەکانی تۆقیوە پارتی چی بوێ ئەوەیەکە چکە دەسەڵاتەکە لای خۆیت واتە دەسەڵاتی بنەماڵەی بازانی ملوهوڕی چەوسانەوە بردننی سامانی گشتی و جاشێکی بێ ئەملا ئەولای تورکیا یەکێتیش گروپێکی داماوی دزی سەر بە سوپای پاسدارانە لەمە بە دەرئیتر شتێک نییە بە ناوی حکوومەت و هەرێم و قسەی قۆڕ و قسەی پوچ و تەواو هەرو قسانێکی ئێمە ئەو مەسەڵە کردومانە باشە ئێستا تورکیای ئێران حتا وەکو هەرێم سێری ئەم هەرێمە ناکەن و ماڵی لەگەڵا ناکەن پارتی ئێران یەکێتی بە گودانێک ئەزانێ بۆ نمونە پازدار و مازار لە منتیقەی سلێمانیە ئەوە پارتیش بە دۆشاوە بوو بە پیاوی تورکیا وەکو شۆ سەردەمی مەلام سەفا بە تەواتی بوو بە پیاوی ساواک و شای ئێران تا ئاش بەتاڵەکەی پێکرد ئێژت بە تەواتی پیاوی تورکیایە تا ئاوای کەیش ئەمانە ئیشیان پێیان نەمان کلچیان هەڵەکێشن و کۆتاییان پێ باش نییە هەر وەکو هەمان مێژوو دووبارە ئەبێتەوە مێژووی ئاش بەتاڵەکەی مەلام سەفا ئازانی ئارام ئەحمەد خۆمتان خوێندوتانەوە ئێوە 33 ساڵە سەرقاڵی قاچاقچێتی پارەپەیاکردن گیرفانفورکردن ڕابواردن لەگەڵ ژنوکسیەم عالەمەیە خۆی ئەوەگەتان دنیا نەمەوە کاکەشێ بە جۆرە سەرمەز بوون نەباکتەن بە خۆتانە نە بە کەسە نە بە دنیایە ڕێگوکە ئەوەی ئەگە ئەشتێ ڕوو بدا ڕاکەن و تەواو وازانتان ڕاک حتا یەکێتی و پارتی خۆیان ئەو ڕاستی باشە زانن کە ئەم پەرلەمانی کە 111 بزنی تێدایە ئەم بزنانش لە هەمومان باش ئەزان کە پەرلەمان قسەی قۆڕە تەنیا کاسپیەکەن و پارە پێیاکەن کەچی داعشە مناقەشەکەم وڵا با هەڵبژاردن بکە هەڵبژاردنیشی بۆ خەڵک کەرە بڕۆ دەنگ با بە ئێوە و بێتە ناو قسە قۆڕ و قسە بوچانی هەڵبژاردن و پەرلەمانەوە ئەگەر وانە بێ توخوا مانگایەکی و ڕێواز فایقێکێت خوا و بێ بە سەرۆکی پەرلەمانەوە پەرلەمانە خۆشەویستە ها
بس بين بلن يا هي من هولاني ساختشي يا منا قهوتشي كميتي تركيا ميت ليا دايناوا تنها بو رابور نسي سكر برلمانات شي روادات اما السودان شي بومتي هذه ازيزاني ارام احمد لسيو او نصالي رابردوا يكسودي برلمان بيبلن يكسودي كدي بادين بيبلن جا بو خون بيوا كان النبيت وكودم كشي قبادة هبجادني باكو بيجال بنا قبادة هبجادني باكو بيجال وكس أسانته إيوه تشينكاكا إيوه السوشيال ديمقراطن إيوه اللطيفي السلفيين إيوه الدرويشن إيوه السورفين إيوه كس ناس أنا براسي إيوه شنيكتي والله كس حالي بحاطة النبي بشرف ماشي عزيزان شيء من دقات باري كريشة لخاصيك أو يك أمانة هيج برنسيبك وهيج برنامج شيء براس يعني الإنسان نادن شلقت شيابكت كشي بم حالوه كاك حمالي بدفاع لم نجتمانه ولا تكمل لخطره أما طبعا هميان خني بارك إخواني أنا أزني أنا محمد هم حاجنا ولا من بيلبوم سيشوا جنم هي أجلس بين اشتبي كل سنة أو اللي بيت باركان مدي أسنو رسوابم أبي راكب وشوني براس كي بدام كوا رسواب يعني اجتماعي شيء والله تيجي ترى ما شيء كاك والله ستابا دزيو جدية أما أول باشان مني جرانم لخلق دراسية خلق لبرامبر همو أمراسيانا بيدان دراسية عايزنا خلق هي بنمونة بدو $100 جنب أرام أحمد مسؤولك أسام قصد جي مسؤولناكم قصد جي دولة مالك يدزناكم قصد أستاذ فلان مسؤوليتناكم عشان لا بتيك توك ولا نازل السوشيال ميديا أو أنا $100 أنا جنب أرام أحمد نجين شيء هون نوا بجون سوقاتي بأرام أحمد باشي من تحداها مو أهم حتى يستا برون هذا مدان خوش لسان بواني كسوقاتي بأرام أحمد كان ملف بيشنو جون بيدن أجل يك إنسان شريف يتابو ولا ما همش راست أجل يك إنسان يتابو كلا عيريك شريف شو هاتبو ولا ما همش طال راست حتى يستا أوي سوقاتي أرام أحمد كذبين بخانواته خويري سلسلي بدايكو باوبو و لدوها هوالك يك بياي محترم نبوة تجي أرام أحمد سكر شكل بياي محترم كسب أرام أحمد نعرض إلا إنسان يخير توري نبي راست دست كاتي بينك أما واقع كه بومباس كدن كلو قلميان هاتشي روادام بلام خلشي قلميان يقسناك يا خوشي يستني يقسناك خلشي قلميان زور سيدا بلا موراس كستناك أو هم وجودي على هي حتى عائلة كان يخش اندفاع عندنا كان ناس ناو يهلكوا هموشي أمر راسيانا أزاني بلام كستناكت تو تشي علي براسي بوكم القيادة سنة محمد أو إما السيسة يربق إما هاوركين باشي دزي جدي راور ببلغو هم يبلغوا كذا أنا عم بلغي لسه لو شيء سنة والله النتيجة كي كستنا كذا سنة ونص وداخل أنا من كان يقساكم بس اللي كم تخوا نزيكي 10 دقيقة يقساكم وبيوم ويا 10 دقيقة بس وبراسي أما ما رستوا أو أنا ما رستوا خلق شغل ويسينية بلام هوادارم لهر آلو غوركا خلشي كردستان اللي كمشيتيان أويا كبلاماري دزا غورا كان بدن بتعبير السلمية دار غورا كان ما ملاياسيني غورا يفروشت باجني همو أو دولة من دزا هالطوقيوانا كبعز دزينو بشقو بخانو بمانا بون بخاوني بارو عالم بابتانا هذا خلق بلاماري أوانا بدا براس چونك أوانا دل بيكوتاكي شاهيني خواني وغدايتا دل بيكوتاكي شاهيني خواني هندي خلقه دزيانا خوش يساني أما كومر جاينا كشيلان شيء والله شواج هرم كمان دخلتنا يقول هدو شيء خوتان هرم كمان درا شو ولا دخلتنا نبي خواك أسوارين أما باجنية باكم الله شيء دا يديك ياخد سي خوش بيت ياخد سي صار ليه وكاك يشان بو خوش عنك ده بعدين زيو يجاوب شيء كذي بعد زي ميت كاتنا كلام خوش يساني على محمد زور ما قسكت رزق حرمة بهم ولا يكتان هي ودام زور باش بن أو سين هتا اللعيبة كيترو هتا قصو باتي كيترو هتا نوسيني كيترو بدأ يخرج قال بروتشو معنا با حكمة كتان شكوت تفنيش بو رصواب ويستا ودا دسي دبنيها معنا كذا شيء أي كبيم خوش هذا والله بس إن شاء الله إمش بياسي كيس يماني من بيبره دعاء أبيك إيه ونمان إخوتان لقلي شو قاتان خوش بعزيزاني أرام أحمد حرمة بوتاني بخير